بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی حەوت مانگە هەڵبژاردن لە عێراق بەڕێوە چوو بەڵام تاکو ئێستا حکوومەتی نوێی عێراق پێک نهاتووە ئەمڕۆژ هاوپەیمانی سێقۆڵی هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمان لە هەولێر کۆبەوە پێڕاگەنداوی کۆبوونەوەکە باز لەوە دەکەن دەرگایان کراوەیە بەڕووی ئەو لایەنەی کە بڕۆیان بە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی هەیە وەجەخت لەسەر دەستپێشخەریەکەی سەدیش دەکەنەوە بۆ پێکێنانی کە سەربەخۆکان حکوومەتی نوێی عێراق پێک بێنن لەگەڵ بەڕێز ئاریاسی ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان پرسی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق ناکۆکی پارتی ویکێتی هەروە پرسی موچە و دۆخی سلێمانی و پرسی هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی کوردستانیش تاوتوێ دەکەین کاگاری بەخێر و سپاس بۆ سوپاسان دەکەین ئەگەر سەرەتا لە پرسی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و دەست پێ بکەین ماوەی حەوت مانگە هەڵبژاردن کراوە حکوومەت پێک نەهاتووە پارتی دموکراتی کوردستان بڵێن لەگەڵ هاوپەیمانی سێقۆڵ یەکێتی لەگەڵ ئیتاری تەنسیقیە ئەم دابەشبوونە زیانی لە کورد نەداوە هەرێکە و بە ئاراستەیەک ڕۆشتون بەڵێ بناوی خۆی بەخشندە و میهرەبان خالق و خاوەنی خاچی پیرۆزی کوردستان زۆر سپاس حەزەکەم شتێ ڕاستکەمەوە من ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵبجەم لەسەر پرسیارەکەی تۆ خۆی لە هەموو یاینەک لە مێزگەی ئێستاە بە درێژایی تاریخی میلەتی کورد خەڵکی کوردستان نەبوونی یەکریزی نەبوونی وتارێکی موحەدی قەومی نیشتیمانی زەرەریەوە لە حرەکەی کوردی لە بزوتنەوەی کوردایەتی و لە سەقامگیری حکوومەت و دامەزراوەکانی هەرێمی کوردستان لەم یەک ساڵی ئەخیرە ئەوە ئەگەر زۆر بە کورتی جواب ببەمەوە بەڵێ چۆن زەرەری لێناوە بڕیاوێتی باش پارتی زیانی نەکردووە لەو هاوپەیمانی سێقۆڵیە کە ڕۆشتووە لەگەڵ سەدر و لەگەڵ بڵین هاوپەیمانی سیادە کە حەلبوسی و خەمیسکان زەر لەگەڵێت زیانی زۆری نەکردو تا یاسایی چی بەدەستێناوە لە هاوپەیمانێتی زانی پارتی یعنی ئێمە بەشێکین لە جەمعێک باشە سعدی شیرازی شعرێکی جوانی هەیە تەسەورەکەم سعدی هەنێک کە دەڵێن هی ڕوودەچیە نازانم زاکرم باش نییە چۆ عزوی را به در دارد روزگار دگر عضوها را نماند قرار ئەم شعرەکەی بڵین لەسەر دەرگای ئومەمی متحیدە لە نیویۆرک نووسراوە ئەڵێ خۆی ئەڵێ بەنی ئادەم ئەعزای یەکدیگەرند زۆر دوور درێژە بەڵام من ئەو هینەیم بەکارهێنا ئەڵێ ئینسانیەت وەکوەوەی یەک جەستە بێ ئەگەر شوێنێکی ئازاری پێ بگا بەشەکانی تری جەستەی ئۆقریان لێ ئەبڕێت لەبەرەوە پارتیش بەشێکە لە جەمعێک ئەم جەمعە هەرێمی کوردستانە باشە هەموو زەرێکە خەڵکی کوردستان بیکە بەرپارتیەکە و پشتی شێری بەرەکەی لە بێ گەورەترین حیزبی کوردستان بایەک خەتۆش بچمە دەرەوە هەموو زەرێکە لە عێراق بکرێ بە تەئکید ئێمەشی بەرەکەوین بۆیە ئێمەش بەشێکین لەوە تاوان بەرمانەکەوێت چۆن بەرمانەکەی بەڵێ ماوەستمەوە بوو چکە ئێستا دەڵێن پرسی دوورخستنەوەی هۆشار زێباری بڕیارین دادگای فدرالی لەبارەی نەوت سووتانی بارەگای لەقتان لە بەغدا موشک بارانکردنی هەولێر یعنی دەڵێن هەموو پەیوەندی بەوەیە کە پارتی ڕۆشتنەوە هاوپەیمانی سێقۆڵیەوە کە لەگەڵ سەدرا ڕۆشتووە مەوەسم لەو زیانە بوو لەوڕەوە زیانی نەکردووە ئەو زیانە وەکو هەنێ زەم وایە هەندێک زەم هەیە مەدحە یعنی تۆ یەکێک چاوی بە هەرێمی کوردستانە هەڵنەیە و موشک بارانە بکە ئەمە زەم نییە ئەتەزە کۆمپلمنت ئەمە مەدحە ئەگەر یەکێک ئەوەنە سەرچەڵ بێت ئەوەنە لاسار بێ ڕێز لە بوونی غەیری خۆی نەگرێ ڕێز لە بۆچوونی جیاواز نەگرێ بێ بارەکەکەی بسووتێنێ ئەمە مەدحە ئەمە زەم نییە لەبەروی خۆ لەسەر شتی خراپ یعنی بارگای ئێمە نەسووتێنراوە خۆ هەولێر لەسەر شتی خراپ مۆشکباران نەکراوە لەسەر ئەو شتانە کراوە کە حەقی خۆمانە معنایەوەیە وەکو چۆن بڵێن گەنجێک بۆ لە پێناو بیر و باوەڕی خۆی چێتە شەڕ و دوایە کوژرێ ئێوە شەهیدە ئەوە یعنی زەرەری نەکردووە ئەو قازانجی کردووە لە بری ڕۆحی شەهید دەچێتەوە لای خوا ینی خۆتان قازانجتان کردووە لەو شتانەی کە ڕووی داوە لە هەمووی قازانجی کردووە وەکو حیزب چکە باز لەوە دەکرێت کە ئەگەر ڕەنگە نەچوباتە ئەو هاوپەیمانێتیەوە ڕەنگە یەکێتیش بڵێن کە دابەش بووە ئەو زیانانەی نەکردبان چکە باز دەکرێت دوای هەڵبژاردن ڕەنگە بەس جێگیری سەرۆکی پەرلەمان بەرەسات بێت لە مەوسم لە عێراق کە پێشتری شەر لای پارتی دموکراتی کوردستان بوو نا ئەزانی چۆنە یعنی زەرەر چییە یعنی گەرەوەمان نەکەرە کورد دەوڵەتیە بوو بۆ نمونە ئەگەرەوەمان نەکردە میزانی حکوومەت هەرێمی کوردستانە بوو بە 100 میلیارد دلار نا ئەوە ئەزانی چیە سەیری
جارێ مەسلەی ئەوەی پلۆ پۆستەکە کە باسی کردوانی لێ بەغا ئەوانە شتی سانەوی و هەتا لە پلەی سێم و چوارەمان مۆزوعی یەکەم پاراستنی قواری هەرێمی کوردستانە باشە دەستکەوتەکانی خەڵکی کوردستانە لە بەغا نەک ئەم پۆست بۆ پارتی و ئەمە بۆ یشێتی و بۆ حیزبێکی تر ئەوە نا ئێمەش بۆیە یعنی لەم ئەمانش ئەم هێرشەی کە کراوەتە سەرلقی ئێمە لە بەغا ئەم موشک بارانی هەولێر وەکوتم معنای ئەوەی ئێمە هەین لە ساحەکەیە معنای ئەوەیە خەڵکانێک حسە ئەی بۆ خەڵکی تر موشک باران ناکەن و ئەی بۆ بارەکەی خەڵکی تر ناسووتێن لە بەغا بۆ بەزەوەی پارتی معنای ئێمە محلێکی زۆر مهممان لە عێرابی سیاسی لە عێراقا هەیە باش بەزەو رەخنە شەبوو لێتان بەیان و لە سلێمانی بۆن لە شوێنەکانی تر کارداونەیان تونند و بەرامبەر ئەوەی کە هێرش کراوەتە سەر بارەگاکانیان بەڵام لە بەغدا بێدەنگ بوون و ئەوانە هەڵوێستی کەوتویان نەبوو لە بەغدا من ئەو پرسیارە جارێکی تر هاوکارێکی خۆت سۆفیێکی بەڕێز لەم ئەوەیە لێی کردم باشە وتم کە هێرش کرایە سەر لقی چوار من بە ئینفۆڕەکەەوە چوومە بەردەم لقی چوار باشە ئەگەر لە بەخا بوومایە هەر کەسێ هێرشی بکردایەتە سەر بارگای حیزبەکەم بە بەسی سووتان و سەرکوتکردنی هەواڵەکانی من دیسانەوە بە ئینفۆڕەکە چوومە بەردەم لقی هیوی پێنج لە بەخا بەڵام من لەوێ نەبووم ئەوسا جا بۆیە خۆ چیەکەی لەم دوورەوە چیەکەی ینی وانێ ئەی بۆ نەچووی مادام اینجا شتەکە ڕووی یا بوو یعنی تۆ دوای ئەوەی کە بارگاکان سووتانی بچی بۆیە بۆ عەرزی عەزەڵات بەس ئاساییە بۆ نمونەگەر لە کوردستان بارگار حیزبێک بێ چەکی بۆ دەست بدەیت تێ بەرامبەر بە خەڵک ینی ئەگەر هەر حیزبێک بێ بۆ نمونە ئاساییە خەڵک بێت تۆ چەک بەڕوو خەڵک بەرزکەوە خەڵک بێت دەمانچەی پێ بێ خەڵک بێت بڵێ با بچینە ژوورەوە سەریان بە بلۆک پان بکەینەوە ئیتر ئەم خەڵکەی کە تۆ باسیەکەی لەو خەڵکە ساڵحە ئازادی خوازە دەرەچێت ئەبێ بە مەزموعەیە خەڵکی هێرشبەر و تەرۆریست لە بەرامبەر هەموو هێرشبەرێکیشە تۆ لە ماڵەکەی خۆشە یەکێک بێ پەنجەرە و دەرگاکانە پشتێنێ چی ئەڵێ ئەڵی تخوا با قسە نەکەین لەبەرین بڕام بە دیموکراسیە چۆن شتی وابێ چۆن قوبوڵەکە یەکێک بێتە ناو ماڵەکەت هین عزیەتی ماڵ و مناڵەکەەوە بات و تۆش دانیشی بڵێ ئاخر نابێت لەبەری دیموکراسیە دەڵێ نابێت چەک بەکاربێنی کاچی خۆم ئەوانەی خۆپیشاندنێک کە پێش تۆ بە تیرۆریست دەیان بینیت من وتم ئەوەی کە بە تفانەوە یەتە بەردەم لقەکە خەڵک تەقەی لە بارگای ئێمە کردووە خەڵک و توێتی بابچینە ژوور و بە بلۆک سەریان پانکەینەوە خەڵکی یاسایی کوچێکی پێ بوویت بەڵێ تەقە کراوە و حەزەکەم بچیتەوە سەر ئەرشیڤەکانی بەس وڵا بەس من ئەوەم بینیوە کە ئێوە تەقە لە خۆپیشاندنەکان ئێمە تەقەمان لە خۆپیشانان نەکردووە من خۆم ئەگەر مەبەستە حەفی شوباتە من لە ناو بارگای لقی چوار بووم هیچ کەس تەقەی بۆ خۆپیشاندان نەکرد و تەقەی بە ئاسمانە کردووە من خۆم لێ بووم ئەو خەڵکی کە کوڕێک لەوێ شەید بوو پێدار بوو ئەمە گول لێ وێڵە ئەپەڕێت ئەگەر تۆ تەجروبەی هینی عەسکەریت هەبێت ئەوە زانی کە گولێ ڕاستە بە مەسافەیە ڕوا بەڵام کە بەر شتەکەوێ گەڕێتەوە ئەمە یەک دوایم یەک نمونە هەبووە لە بەرامبەر ئەو مۆزوعانی کە تۆ باسیەکەی هەرچە مۆزوعی مناقەشەکەی مەشترە لە بەردەم بارگاکانی یەکێتی ئەنواع خەڵک کوژراون خۆپیشانەی پێشتر لێ لە سلێمانی خەڵک شەید کراوە جا بۆیە خۆی ئێمە کە ماڵێ من یەک شەڕم مناڵێم هەر کەسێک مزاهرە ئەکات لە سلەیمانی ئەم مەنتیقەیە بەدەست پارتیەوە نییە یعنی تۆ ئێسا بۆ نمونە ئەو بەلو ئای ماڵی خۆتان بکەیتەوە ئاوی پیانەیەت لە شاری سلێمانی بۆی بەربارانی لەقی چوارەکەی خۆ پارتی ئێرە نابە بڕێەوە ئەگەر ئازای بڕۆ بەردەم مەڵبەند بڕۆ بەردەم شارەوانی محافزیت ئای دایرەی ئەوان بەرپرسیارن لەوە نەک لقی چوار و ئەنجومەنی سەرکردایەتی پارتی باش بابینی سەر بابەتەکەی خۆمان سەبارەت بە باز دۆرک لەو هاوپەیمانە سێ قۆڵیە بڵێن دەڵێن سەدر زیاتر زاڵە بەسەر بڵێن هەم سونەکان هەم بەسەر بڵێن پارتی دموکراتی کوردستان ئەو زیاترەوە نیە ئێستا بۆ نمونە ئەو گفتوگۆ ڕادەگرێت ئەو دەست پێشخەری دەکات کە بڵێن سەربەخۆکان بڵێن حکومەت پێک بێنن ئەی لایەنەکانی تر هیچیان بڵێن لەرە زێت لە ناو هاوپەیمانی تێکەمە باسن وڵاهی من ناتوانم بۆ خەڵکی قسە بکەم بەڵام بەنسبەت ئێمەوە دڵنیابە کە کلیلی عەقڵی ئێمە لە دەستی ئاغای موقتەدا سەدران نییە نەک ئەو هیچ کەسێکانی ئێمە حیزبێکی سەربەخۆی حیزبێکی صاحب تاریخین صاحب شانازین بڕیاری خۆمان بەدەست خۆمانە بەڵام لە هەموو کوالیسیۆنێکە لە هەموو بڵێن ئیتیلافێکە دایم یەکێک دەم ڕاستە یا وتەبێژە یا قسەکانێکە بەڵام لەوە پێش ڕێکەوتنی لەسەر کراوە زۆر باشە بەس لەوەی کەوتت ئەسڵ پاراستنی قەوارەی هەرێمە لە بەغداد نەک شەڕی پۆست بەڵام ئێمە دەبین هەردوو لە هەم پارتیە میکێتی شەڕەکان لە بەغداد لەسەر پۆستە
سەبوون منەگەر سەیری لێ تێگەشتێک بڵاو بۆ هی هاوپەیمانی سێقۆڵی بەس ناوی بێک دێر ناوی پێشمەرگەی تێدایە لە هاوپەیمان ڕزگارکردنی نیشتیمان کە لە 23 بڵین سێ ڕاگەنرا ناوی کوردی هەر تێدا نەبوو ئەو یەکێتیش لە چوارچێوەیە مانگی هیچی تێدا نییە ئەی بۆ مە هیچ نابینین مادام ئەسلی شەڕەکە لە بەغدا لەسەر پاراستنی قەواری هەرێم بێت ئەزانی شتەکە من لە پرسیارەکەی تۆ تێگەم لە ئەو کەسانی کە ئەو پرسیارش بە خەمخۆریەوە کەن تێگەم باشە بەڵام حقیقەتی ئەمر ئەوەیە کە مەسلەی شەڕەکەی ئێمە ویشێتی ئەوەی کە خەڵک ئەڵێ لەسەر پۆستی سەر و کۆمارە لە ئەسڵا ئەوە نییە ئەوە تەحسیل حاصڵی شتی ترە تێکچوونی بینی ئەمە ویشێتیە کە وای کردووە ئێمە بە کەرەسەی جیاواز دژایەتی یەکتری بکەین بەڕۆڕی یەکتری بۆستینەوە ئەوەی مەسلەکە ینی چی ئەو شتانەی کە زۆرن ئەو شتانە زۆرن وەکو من خۆم یعنی ئەوەی لە شوێنی تێژ باسم کردووە دووشت بینی ئێمە ویچێتی سارد کردوێتەوە باشە یەکەمیان مەسلەی 16 ئۆکتۆبر باشە دووهەم ئەو گۆڕانکاریانەی کە لە کۆنگرەی چواری یەشێتی نیشتیمانی کوردستانە ڕوویاننا ئەم دوانە بەیەکەوە باشە بوونە هەوێنی ئەوەی کە ساردیەک لە پێشە بکەوێتە بینی ئێمە یەشێتی کوردستانەوە ئەنجا بە مروری زەمان ڕۆژ و هەفتە و مانگ و ساڵ مەسافەکە هەنگاو بە هەنگاو لە جاتەوەی لێک نزیک بینەوە لێک دوورکەوتینەوە هەتا گەیشتە ئەم مریشکە ڕەشەیی کە لەسەر پۆستی سەرۆک کۆمار گەیشتینە ئەم مەسڵی کە ئێستا هەیە ئێستا گەیشتوتە مریشکە ڕەشە ئێستا گەیشتۆتە مریشکە ڕەشە و ئەبێت زۆر زوو فریای خۆمان بکەین باشە بەس وتت ئەو ساردیکردنەوە 16 ئۆکتۆبەری 2017 لەگەڵ کۆنگری چواری یەکێتی بەس خۆ دوایەوە لە ناوی یەکێتی ئەوە ڕووداوەکانی هەشتی تەمووز هەبوو دۆخێکی نوێ هاتووتە ئاراوە کەوان ناوی دەنین یەشێتی نوێ بۆچی کێشە بوو یعنی دوایەوە کێشەکان قوڵتر نەبوونەوە لەگەڵ پارتی آخر ئەزانی ئەو گۆڕانکاریانی کە یەشێتی نیشتیمانی کوردستان لەناو خۆیان کردی ساڵی پار باشە تقریبا هێشتانە بۆ بە ساڵێ ئەوانە گۆڕانکاری ناوخۆی یەشێتی نیشتیمانی کوردستانن ئێمە هیچ عیلاقەمان بەسەر و گۆڕانکاریانەوە نەبووە کە زۆر کەس ئەیوە ئەمە لە پێناوی پارتیایەوە بە دەسیسەی پارتیە و نازانم چیەوەمانەوە بینیمان کەوانە چکە گەڕوا بۆە ئێمە یەشێتی نیشتیمانی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە یەکتری نزیک بووینایەتەوە بەڵام من کە ئەڵێم گۆڕانکاریەکانی کۆنگرەی چوار بەعام باشە نەک لابردننی ئەم و دانانی ئەم باشە بەعام گۆڕانکاری لە پەیکەری ئۆرگانیزاسیۆنی عین تەنزیمی یەشێتی نیشتیمانی کوردستان لەسەر تۆپەکەیە لەسەرکردایەتەکەیە تەبەن کاریگەری هەبوو چۆن نەی بۆ ئێستا شەرماوە بەڵێ ماوە ئێستاش ماوە ئێستا باشتر پارتیتوانی مامەڵە لەگەڵ یەکێتی بکە یاخود پێش هەشتی تەمووز بڵین دوای و کۆنگرەی چوار ئەزانێ من حەزەکەم شتێک بکەم شتێک بڵێم بەڵێ کامە بەس بۆ پارتی ڕەوانیە بۆ هەموو حیزبێک لە عالەماوایە بەڵێ هەر حیزبێک کە کۆکراوە بوو تۆ توانێت قسەی لەگەڵ بکەی هەر حیزبێک کە فرێکی و خایی بوو نازانین لەگەڵ چی قسە بکەی سەیکێتی فرەکی و خایە بۆ لە ناوی یەشێتی نیشتیمانی کوردستانە یەکێک لە کێشە گەورەکان بەداخەوە وایە تەبان ها ئەمە یعنیەوە نییە من بڵێم ئۆخەی ئەوەی یەشێتی وایە زۆر بەداخەوە لە ناوی یەشێتی نیشتیمانی کوردستانە حاڵەتێکی ئەوە نییە کە تۆ بزانی فڵان کەس دەمڕاستی یەکێتیە بڕیار بەدەستی یەکێتیە یا ئەم جەمعە ئەم کۆمیتەیە ئەم ئەنجومەنە ئەم شتە نازانی لەگەڵ شێ قسە بکەی جا ئەوە زۆر زەحمە دەبێت نەک بۆ ئێمەی پارتی بۆ هەر لایەنێکی ترکە بێت تەعامل لەگەڵ یەشێتی نیشتیمانی کوردستان بەس ئێستا دوای ئەو ڕووداوانە ئێوەنیەک هاوسەرۆکێ بڵین ئەوە ماوەی کە بڕێز ناوی دەنەی فرەکوێ خایی ئەزانی برای بەڕێز سەیریکە حەزب بە یەک کەس نابرێ بڕێەوە یەک کەس قیادەیەکە بەڵام ئەو یەک کەسە پێویستی بە پەیکەرێک هەیە بە تەنزیمێک هەیە بە ڕێکخستنیەک هەیە کە بتوانێ تەرجمەی ئەفکار و سیاسەتی حیزب بکە لەناو حکوومەت لەناو پەرلەمان و لەناو کۆمەلگا یەک کەس زۆر لە مۆزوع ناگۆڕێ ڕاستە من لەگەڵ تۆم ئەگەر بڵێ مەسەلە چۆن نایگۆڕێ چۆن فەرقی مام جەلال نییە لەگەڵ یەکێکی تر چۆن نییە فەرق هەیە من ناڵێم بەڵام ئەم دووشتە تەواوکەری یەکترن سەرکردەیەکی ساحب کاریزما و بڕیار بەدەست زائید دەمجیکە لەگەڵ ڕێخستنێکی بەهێز و یەکگرتوو مرکزیەتی هەبێ یعنی کە مرکزیەتی هەبێ ئەم ڕێخستنە کە ئەو
ڕێخستنەیە گرتووە نەبوو هەر کەسێ بکەی بەسەر و شوێ حیزبە سحری پێ ناکرێت چونکە وەکوتم ئەم دوانە تەواوکەر یەکترین ینی بەتەنیا نابێ ئێستا ئێمە کاک مەسعود یعنی سەرۆشی حیزب و مەرجعیشمانە باشە بەڵام کاک مەسعود بەتەنیا بە تاقی تەنیا خۆی مەسەلا خۆ ناتوانێت سحر بکە کاک مەسعود قیادەی هی تەنزیمێکەکە موسسەیەکەکە کە پێڵن پارتی دیموکراتی کوردستان بە یەکەوە ئەم دوانە ئەو قیادە حەشیمانەی کاک مەسعود زائید یەکگرتووی و تێکۆشان و ئینسیجامی کەوادری حیزبی بەیەکەوە ئەتوانێت شتی مهم دروست بکە بەڵام هەرێک لەمانە بەتەنیا زۆر زەحمە دەبێت باش بەس ئەو بڵێ مەرکەزیەتی کرە ناو خۆشتان هەیە شتی گرنگی بۆ بەرەمێناوە سەبەتایەتی لەم بارودۆخێک کە لە کوردستان تێدایە ئەچۆن نێهێناوە حەزەکەی بۆ باسکەم هەنێشی وەکو بۆنەوە باش بۆ مێستا کێشەی ئەو موچە هەیە قاچاقی خاڵە سنووریەکان هەیە ناشفافێتی داهاتی نەوت هەیە دەستێوەردانی حەزب هەیە یەک نەگرتنەوەی هێزی پێشمەرگە هەیە ئەزانی تۆ باسی ئێمەکەی پارتی بەڵە حاڵەتێکی دیفاکتۆی ناخۆش هەیە لە کوردستان پێڵەن زۆنی سەوز و زۆنی زەرد باشە بۆ ئەوی من وەکو ملاحەزە ینی بێن بە تۆ بە بینێرانی بەڕێزی ئەم کەناڵە بەڕێزە ئەو منتیقەیە کە پێڵەن زۆنی زەرد بەدەست ئێمەیە باشە ئەو مرکزیەتی کە جەناب و باسیەکەی لە ئەنجامی ئەو مرکزیەتەیە کە هیچ کەس جورئەت ناکە تەداخلی ئیشوکاری مەحافظی هەولێر و دۆ بکە کە جورەت ناکە هیچ کەس لە ناو پارتی دیموکراتی کوردستانە جور ذاتی ئەوە ناکات بە مەحافظی هەولێر بڵێ ئەم جادێ ئاوا دامنێ ئاوی دابنێ بە مەکتەبی سیاسی هی ئێمەشەوە ئەو مرکزیەتە ئەنی تەجاوز نەکراوە بۆ سەر مڵکی گشتی بەعرزەکەم تۆ ڕۆشتنی مڵکی گشتی بەعرزەکەم باشە بەعرزەکەم من نەموت منتیقەی زرد ئەوەی کە بەدەست ئێمەیە شامی شەریفە من باسی قووەتی ئەو مرکزیەتە بۆکەم باشە من باسی ئەو بۆکەم 100 متری و 120 متری و 150 متری خەریکە تەواوە بێ لە دەوری هەولێر باش هەتا ئێستا 100 متری سێمانی تەواو نەکراوە من پێ دەڵێم جووتساید لە هەولێرەوە دروست کراوە هەتا زاخۆ باش سێ تونێل دروست کراوە باشە هەتا ئێستا ڕێگەی ڕانی دوکان تەواو نەبووە باش بەس دەڵێن ئاوڕۆکەشی باش نییە هەولێر لە کاتی لافاوەکە بینیمان ئێجا تۆ ئێستا ئەڵێ هینە ئەڵێ حەوزەکەی خوارێت تۆ من هەرچیە بڵێم لەبەری پارتی کردوێتی ئێبێ شتێکی لێ بدۆزنەوە نانە جۆ بگرە خۆ من پێم وتی ناڵم شامی شەریفە من ئەڵێم من بانمونێ وەز لە پارتی بێنە باش بەس گرێشێ سەبەتایبەتی لە هەولێر دەڵێن کراوە بە دوو زۆنی خەڵکی ژارە کە گوزاری نییە زۆنە دۆڵەمەندەکە بە تایبەتی کە خەڵکی عەرەب و ئەوەی دیعای ئەو کەسانەیە کە هیچ فاکتێکی تریان پێ نییە ئەچەن ئەم قسانەکەن باش من ناڵێم لە هەولێر منتیقەکانی هەمووی یونیفۆرم وەکو یەک ئەژین من ناڵێم هەمووی لە خانووی 200,000 دلاری 300,000 مکەی واموتووە خەڵکی فەقیر هەیە لەورێ چۆن نییە منتیقەی فەقیر نشینیش هەیە بەڵام من حەزم کرد نمونەیەکە پێ بڵێم کە مرکزیەت بۆچی باشە یعنی نمونەیەوەی کە مرکزیەت بۆ کۆمەلگا بەس ئەو مرکزیەت حیزبی کۆمونیستی چین با من ئەوە پێ بڵێم حیزبی کۆمونیستی چین یەک حیزبە هیچ حیزبێک لە چین نییە هیچ حیزبێک بۆی نییە بڵێم منیم بەشدارە بم لە حکومەت بەس یەک حیزب هەیە حیزب گەورەتری حیزبی شوعی چین گەورەترین کۆمەڵگەی بەشەری لەسەر کوڕەی عەرزە بابڕێەوە سەریان کە چیەکەن بەرهەمی مرکزیەتە ئەمە یەک باشە بیرن نەچێ لە ئەوروپا ئەوەی کە خەڵک زۆر یان ستایشیەکە و بڕای پێێتی بڵین دیموکراسیەتی غەرب دیموکراسیەتی غەرب لەسەر شتێک وەستاوە کە پێڵەن قانون مرکزیەتە تۆ دوو جار لەسەر یەک سێ جار لەسەر یەک بەیانیان لە جیاتیەوەی هەشت لەوێ بێ هەشت نوی بچەوە بۆ ئیشەکەت ئینزار دەکەن دوای دەردەکەن لە ئیشەکە بۆی ئیش باشە ڕوە لەبێ قانون سەروەرە قانون ئەبێت بۆ مرکزیەتەی کە کۆمەڵگە پێویستی پێێتی اینجا ئێمە لە شەرقی ئەوسە دەژین شەرقی ئەوسە وەکو ئوروپانیە هەموو عالەمە زانێ لێرە ئەو مرکزیەتی کە ئێمە باسیەکەین ئەوەیە کە تۆ مەجال بە بەڕڵایی و فەوزانەیە من جارشتری ئەڵێمەوە هیچ ئەندامێکی پارتی لە کادرێکی بەسیتی ئەمەوە هەتا مەکتەبی سیاسی ذاتی ئەوە ناکە تەلەفۆن بکە بۆ مەحافظی دهۆک یا هەولێر بڵێ ئەدێ ئەو ڕیزە دوکانە داخن شتیوان نیە مستەحیلە هیچ کەس
هیچ کەس ناتوانێت شتێ باشە بەس ئەگەر وابێت چکێسە پەرلەمانتارەکان بە بەڵگەو لە هەردوو لە دەڵێن قاچاقی هەیە لە سنووری سلێمانی لە هەولێرش لە خاڵە سنووریەکان ئەوەی هەولێر ئێمە لێ مەسوولین بەزمادەمە و مرکزێتێ بۆچی ئەو قاچاقی چارەسەر نەکردو ئەو قاچاقیەی کە جاری باکشتە پێ بڵێم سنوور لە هەموو عالم یعنی بۆ ئەوروپاژۆ کە خەڵک پێی معجیبە بنمیچێک نییە تۆ بتوانی کارێ بکەی دڵۆپە نەکە دڵۆپارەکە ئەوە لە سنوورەکانی باشە ئەم هەموو موادی مخەدەرە بە تۆن ینی کۆکاین و هێروین و تلیاک و ئەمانە چۆن ئەگەنە ئەوروپا و لندن و ستۆکۆلم و پاریس و واشنگتۆن و نیویۆرک معناوێ سنوور 100% ناتوانانی کۆنتترۆلی بکەین خاڵی سنووری ئەزانم چکێسە دەڵێن ئەزان سەیری شت بە قاچاق بەبێ گۆمرەکان لە هەردوو لاوە پەرلەمانتارەکان دەڵێن دێت ڕاست بەڵام ئەمە شتێکی ڕێکخراوەیی نییە یعنی من نمونەیەکە بێنم ئەمە لەوتی هەیە بەڵام لەو تیپە نییە کە نەقیبێکی ئاسایش کە لە زۆنی بڵێن زەردە باشە یا فەرماندەیەکی زێڕەڤانی باشە باندێکی دروست کردبێ و لای ئێواران لە دوای سەعات 6 لە برایم خەلیل وەستا بێ دەمانچەی بێرەوەی بێ بڵێ عادەی ئەوانە جیاکەنەوە شتیوانیە بەڵام ئەمڕۆ پەرلەمانتاریکی یەتی سکاڵای تۆمار کردوێ دەڵێ لە حاجی ئۆمەران بڵێن باج و بڵێن سەرانە وەردەگیرێ بە ناوی هێزی بڵێن هێزەوە سکاڵاشی تۆمار کردووە لە پەرلەمانی کوردستان شتێکی باشی کردو ئەبێ محکەمە بە دوواداچون بۆ ئەو سکاڵای بکە باشە بەڵام ئەو من و تۆ ساقی ناکەینەوە ئەو محکەمە ساقیەکەتەوە پێ دوایە دۆخی خاڵە سنووریەکان لە لای ئەو بەرباشترە لێرە حاڵیان بە هیچ جۆرە جۆر لە من نابێ بڵێم لە خاڵە سنووریەکانی زۆنی زرد شامی شەریفە و هیچ کەم و کوڕیتیانە بەڵام ئەڵێم بە بەراورد لەگەڵ ئەم دیوی دوێگەڵا ئەرز و ئاسمانی فەرقە لە چیدا چکەێساوە لەوەی کەوت تەرجەمە نەبوو بۆ ژیانی خاڵەکە بۆ نمونە چۆن تەرجمانە بووە لە چی تەرجەمە بوو ئەی باشە پرسیارێکت لێکم باش ئەی بۆ موچە لێ دابەژەکرێ لێرە ناکرێ داموچەی ئێستا موچەی مانگی چەندە موچەی مانگی چوار دابەژ نەکراوە ئێستا گەر شتێکی دەبڵێم تۆ شتێکی لەی من تااقەتەوە نییە بەڕاست من ئەڵێم موچە بەو نەوعی بەو ئالیەتی کە ئێستا تەوزی ئەکرێ باش کە لەوانەیە من وەکو پارتیەک هەواڵەکانم لە بارەکەکانی لێق ئەوانش گلیان هەبی و خەڵکی یاسایی چۆن بۆ ئەوان پێویستیان بە پارە نییە بۆ پێویستیان بە موچە نییە بۆ مامۆستایی کە لە هەولێر مامۆستایە ئینتیمای بۆ پارتی هەیە ئەو خۆی و ژن و مناڵەکەی پێویستی بە موچە نییە چۆ پێویستی پێ نییە من ئەڵێم سەیری ئالیاتی تەوزیعی هی موچەکە لەو دی و دێگەڵە و لەم دی و دێگەڵە بابە لەوە ژێمە خواردتر باش زبڵ زبڵ لە سلێمانی کۆ ناکرێتەوە خەتای پارتیە لەبەرەوە کاکە ئەو مرکزیەتەیە کە ئەمانی دروست کردووە مرکزیەت بۆ سیحەتی کۆمەلگە باشە من ناڵم دیکتاتۆریەت ئەڵێم مرکزیەت ئەو دوشتی جیاوازە وەکو چۆن فەرق هەیە لە بینی بەڕەڵایی و دیموکراسی فەرقیش هەیە لە بینی مرکزیەت و دیکتاتۆریەت ئەوی پارتی دیکتاتۆریەتی تێدا نیە چونکە دەڵێن دەنگ بۆ نمونە خەڵک لەسەر کۆمێن نووسین دادگایی دەکا چوونە زیندان بە تایبەتی ئەوانەی بادینان کلاسی نێودەوڵەتیش ئەوان لەسەر کۆمنت نووسین ڕەخنە هەبوو ڕاز نییە مناقەشەکەی من و تۆ بۆچی لۆگۆیان سەریکەی لەسەر ئەوە نییە بەڵام قەی ناکە نانە هەر باس چکۆ باسی زۆنی ئەو بەرز کرد لەسەر سلێمانیش قسە دەکەین خوا سەلامەتەکە ئینسان لەسەر کۆمنت لە هەولێر و لە دوهۆک و لەمانە بەڵە چکە ئەوەی بادینان خۆم ئیشم لە زۆر مەسەر کردووە هەر لەسەر گروپی چاتیان دروست کردووە دوای بە تۆمەتی ئاسایی بڵند تیرۆر و ئەوانە دوای شەندێکیان هەر ئازادکەن ئێساندێکیان هەرماوە بێگومان لێرەش لە کاتی خۆپیشاندانەکان خەڵک شەید کراوە خەڵک گیراوە ئەوە شەر هەیە سنوورش ئەزانی مەسەلا ئێستا ئەگەر ئێمە لە 12 کەس بین لەم شاری سلێمانیە گروپێکی چات دروستکەین گروپێکی ڕۆشنبیری گروپێکی سەحافی گروپێکی چی ئەڵێ هونەری زۆر احتیاجیە بەڵام ئێمە ئەگەر هاتوو ئەم گروپەمان کرد بە پێگەیەک بە سەنگەرێکی سیاسی بۆ پرۆپاگەندە بۆ دژی لایەنێکی سیاسی بە ڕۆژی ڕووناک بەیعاس ئیش گەیشتە سەر ئەوەی کە تۆ هانی خەڵک بدەی بۆ عنف بڕۆ بیکوژە بڕۆ بیسووتێنە بڕۆ بیبڕە بڕۆ سەری پانکەرەوە ئەمە لە قانون لە هەموو دنیا لەو شوێنانی کە لەوانەیە یعنی تۆش پێی معجببی لە ئەوروپا ئۆمانە لەوێش مەمنوعە کتێبی ماین کامفی هێتلەر یعنی بە فارسی پێڵێن نەبەردەمان
لە هەندێک وڵاتی ئەوروپی مەمنوعە ئەزانی هۆکارەکەی چییە ئەڵێ لە بەروی ناوڕۆکی کتێبەکە ڕق و چینە بڵاوکاتەوە لە کۆمەڵگا یعنی لەسەر یەک کتێب باش بەس ئەوانەی ترخۆنە سنمێنرا چکە پێشتر وتراوانە تیرۆرە سندوایشدا ساغ نەبەوە من کابراژی حاکم نیم نازانم سلمێنراوە نەسلمێنراوە بەڵام مەسیخەم بە نظامی دادوەری هی کوردستان نسبیەن نظامی دادوەری ئێمە تەمان زۆری ماوە تا بگاتە ئەوەی بڵێن لە ئاسی توڵە هەیە بەڵام من پێم وایە کە ئەوانە بە خۆڕایی نەژیراون یعنی بە قەناعەتی دوور لە پارتی ها ڕاستە من ئەندامێکی پارتیم بەڵام دوور لە پارتی بوونی خۆم من بڕوان ناکەم ئەمە هەر ئاوا و لەسەر لام سەرلایی و هەر لەسەر میزاجت بەسەردا ساغ نەبێتەوە دوایی پێ من نازانم بێتوانی کاک حەکیم جان سەیریکە من نازانم شتیان بەسەر ساغ بۆتەوە یانە بەشێکیان ئازاد بچکەوە تیمی پارێزەرەکان لەخوا بزیابێتەوە خۆیان وتیانیان پێشتر بە تیرۆریست ناوێن دەبراوە ئێگەر نیزامێکی دادوەری معقول نەبێت چۆن دوای ئازاد دەکرێن لەژێر فشاردا بوو فشاری خۆی و نێو دەوڵەتی هەبوو ئێمە جەنابی پیاوی خوێنەواری ئێمە لە شەرقی ئەوسا دەژین حساب بۆ فشاری نێو دەوڵەتی ناکرێت لە کوردستانە ئاخر بە عەرزەکەم با منێشتی پێ بڵێم 350 ساڵ لە جنوبی ئەفریقا کەمینەیەکی سپی ڕەشپێستیان ئەچەوسانەوە باشە هەتا ئەو کاتەی کە نێلسۆن ماندێلا 1992 لە سجن بەربوو بەبەر چاوی دنیای دیموکراس و هیومان ڕایتس وەچ و ئینتەرناشناڵ ئامنستی و کۆنگرێسی ئەمریکی و پەرلەمانی بەریتانیا خەڵکی ڕەش حسابی حیوانیشان بۆ نەئەکرا مافی مرۆڤ لە چۆ بوو ئەی بۆ نەیانتوانی فشار بخەنە سەر ئەفریقای جنوبی بڵێن بابا ئەمە بەندەی خوایە خوا دروستی کردووە تۆکو حیوان تەعاملی لەگەڵاکەی جادەکانیان جیاواز بوو جادەی ئینسانی سپی و ڕەش جیاواز بوون مەطعەمەکان جیاواز بوون مەکتەبەکانیان جیاواز بوون خانوەکانیان جیاواز بوون ئەم فشارە نێو دەوڵەتەیی کە جەنابی باسیەکەی کە زۆر ئینسان دۆستن نوزە لە دەمیانەوە نەهاتە دەرەوە ئەو کاتێک کە سەدام حوسێن ئەنفالی خەڵکی کوردستانی کرد ڕامسفیلد وەزیری پێشی بەرگری ئەمریکا بەڵێ ئاهات تۆقەی لەگەڵ سەدامە کرد و باوشی پیا کرد ئەی مافی مرۆڤ لە چۆ بۆ ئەوسا لەبەرەوە ئێمە خۆمان حکومیان وڵاتاکەین فشارش قبول خەڵک بەعرزەکەم هیچ کەس ناتوانێت دیکتەی سیاسیمان پێ بکە بەدڵنیایەوە سپاس دەکەم ناوبەڕێکمان هەیە دەگەڕێن وڵات سەر چاوس وەڵە بینەرانی بەڕێز ناوبەڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێسترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی با سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگی سێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگرسێنە کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانە میجیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگێی ئاوی سلێمانی تامێکی لە یاد نەکراوە گوڵە ڕۆژی شێرکۆی وانە؟ بەڵێ بەڵێ ئاوی خۆشە ها؟ تامە جەژنتان چۆن بەڕێ کرد؟ خۆر ماڵە خەزورانت چووی نەچووی گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە دۆی میلکۆم
شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بەتام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاگاری پێش ناوبڕەکە باس لەوە کرد کە دۆخەکە گەیشتوتە مریشکەڕەشە بڵێن لەنێوان پارتی ویکێتی ئێستا هیچ گفتوگویەکی فەرمینیە چی لەسەر سەر و کۆمار بێ دۆخی هەرێم بێ مەسەلەی غاز و نەوت و ئەوانە بێت گفتوگۆی فەرمی لە ئاسی باڵا نییە ئەزانی تاوان خۆشبەختانە بڵێن کەناڵی هیچ پەیوەندی نێوان ئێمەی شەتی نیشتیمانی کوردستان قەتدا نەخرەوە ئەگەر یەک تروسکایش بوو بێ هەر ماوە و یعنی ئێمە هیچ ڕێگەیشی ترمان نییە ئێمەوەی شەتی جگەل لە فاوزە و بەیەکە و دانیشتن و ڕێکەوتن و من بە پێچەوانی ئەو دوو خاڵی کە تۆ باسەوکو نمونە هێناتەوە تەوان مەسلەی مەلەفی نەوت یاخود مەسلەی غازە مەسلەی سەر و کۆمار وەکو من لە ئەوڵی قسەکان ماوتم ئەمانە تەحسیل حاصڵی شتی ترن ئێمەوەی شێتی ئەگەر لەسەر کۆمەڵێ مەسائلی بنەڕەتی استراتیژی نیشتیمانی کۆک بین ئەوانە زۆر بە ئاسانی چارەسەرە بێ ئەوانی تر زۆر من دایم سێکم کردووە ئێستاش حەزەکەم وابزانام جاریشی لە بەرنامەکەی خۆتا ئەوم باس کرد هەر لێرە ئەگەر وەزعی ئێمەوەی شێتی باش بێ هەموو شتی هەلە بێ بەچی چۆن یانی ئەگەر ئەنی وەزعی سلێمانی باش بێ بۆ پارتی باشەمەوە سیان خازان جیرێ دەکات لای من کوردستان یەک کوردستانە ئەگەر لە زاخۆ هەتا دێگەڵە شامی شەریف بێ باشی سەر عەرز بێ بەڵام لە دەربەنی خان جادەیەک باش قیرتاو نەکرا بێ یا لە ڕانیە خەڵک برسی بن بە من چی ئەو دوو دێگەڵە هین بێ با هەتا سلێمانی جوا بێ بەزەگەر خەڵکی سەیسایق و کەلار وەزعیان خراپ بێ تۆ دڵە ژانەکە لەبێ یەک کوردستانە بەڵام من ئەوەی کەوتم ئەگەر بینی ئێمەوەی شێتی باش ئێمەوەی شێتی باش بین باشە ئەو مەجالانی کە دروست بووە کە فرتوفێڵ یا گەندەڵی مەجای گەندەڵی و فتوفۆڵی بڵێن ڕەخسانەوە ناکۆچی نێوان ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان کۆک بین هەموو ئەو مەسەلانەی تر چارەسەرەکرێ یەکێک لەو نمونانە مەسەلەی گەندەڵیە یەکێک لەوانە مەسەلەی سوء استیفادەکردن لە ڕوتبەی عسکەری ئەو منافەسەی بینی یەکەی هەفتا هەشتا یەکێک لەوانە ئەم قاچاقچێتی خاڵە سنووریەکانە یەکێک لەوانە بەیەکەوە تەمان لەگە هەموو لایەنە سیاسەکانی تر لەسەر قەزایی نیشتیمانی داڕشتنی بەرنامەیەکی نیشتیمانی بۆ نمونە سیاسەتی غاز یا نەوت ئەگەر ئێمە و یەکێتی علاقەیەکی زۆر تەندروستمان هەبێ ڕێک و تەبابین زۆر بە ئاسانی ئەتوانین لەگەڵ ڕەفیقەکانی ترمان لە حیزبەکانی تر باو زێنیش بن لەسەر مەسەلە نیشتیمانیەکان بەیەکەوە نەخشەڕێیەکی نیشتیمانی داڕێژین هەمومان بیپارێزین و ئیشی بۆ بکەین باش ئەی کێشەکە چی ئێستا لەسەر سەر و کۆمار ڕێک ناکەون لەسەر غازەکە شەر کێشە هاتووتە پێش من باسم کرد لەسەر چیە لەسەر ئەو دوو شتێکە باسم کرد بەس ئێستا کێشەکە دەمەن یەک ناتوانێت کاندیدی هاوبەش دابنێن بۆ نمونەیەکێتی پێداگیرە سەر کاندیدی خۆی بامان شێ پارتیەوە بۆ سەر و کۆمارەکە آخر بە قوربان ئەگەر ینیاڵێ خانە ئەسپای باست فیران است خاجێ دەرپێی نەخشە دیوار است تۆ خانوویەک بناغەکەی ڕزی بێت تۆ بێ باسی بۆیاخکردنی دیوارەکان بکەی
ئەو چ قیمەتی هەیە مەسلەی سەر و کۆمارک و وایەخی دیوارەکە وایە بناغەکە بێ ئیشی لەسەر بکەین ئێمە ئێمەوی شێتی بێ لەسەر بناغەکە چکەکە بناغەکە تەواو بوو ئیتر حەزەکەی باش دیوارەکە چ ڕەنگەکەی بیکە باشە بەس سەبارەت بە دۆخی سلێمانی ئەوەی کە دروست بووە ئێستا یەکێتی پارتی بۆ تۆمەتبار دەکە کە بۆ نمونە داهاتینەوت وەکو پێویست نادا بە سلێمانی ئەو قسەی خۆیان بێ ئێوە لە بەرامبەر هەندێک پەرلەمانتاری پارتی دەڵێن لێرە داهات دەدەزرێ و ئەوانە کۆ ناکرێت و داهاتی سلێمانی ئەو دۆخی سلێمانی بەس یەکێتی خۆی لێ بەرپرسیارە حکوومەتیش بەرپرسیارەتێکی نییە لە بەستایەتی مەسلەی موچەی ئەوەی خۆڵ و خاشاکە بەڕێز باسکردنەمانی دەرمانە لە نەخۆشخانەکانە کەم بوونەوەیەتی منم قسەیشکە یەکەم لە شوێنی تر کردومە باشە هەواڵانی بەڕێزمان لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زوو بەنۆرەیەنە سەر منبەر و باشە بە زمانی شیرینیان ئەفەرمونون مەسرور بەرزانی لەم دی و دێگەڵە هیچ دەسەڵاتێکی نییە خۆیان ئەڵێ من ناشە ئەگەر مەسرور بەرزانی لەم دی و دێگەڵە هیچ دەسەڵاتێکی نەبێ باشە کەواتە ئەم کێشەی موچەیە کۆنەکردنەوەی زەبڵ ئەو غەش و فێڵانەی کە لە خاڵە سنووریەکان نەکرێن نەبوونی دەرمان لە خەستەخانەکان و ناسەقامگیری ئەمنی لە سلێمانی و لە دەڤەری سەوز هەر هەمووی لە ئەستۆی ئەوانەیە کە ئەم دەبەرابن بەڕێوە خوچکە ئەگەر ئەو قسەی خۆیان ڕاست بێ ئەوەی کاڵەن مەسرور بەرزانی دەسەڵاتی گۆڕینی پۆلیسی یا لابردن یا دامەزرێنی پۆلیسێکی نییە لەم دی دێگەڵە ئیتر وابزانم ئەوە پارتیس پشکێکی لە سزادانی سلێمانی بەرناکەوێت پارتی چۆن سزای سلێمانیە پارتی ئەگەر ئێمە ئەگەر سزای سلێمانی بین خائینین بە خەڵکی کوردستان خائینین بە گۆڕی شەهیدان چۆن سزای سلێمانی ئەدەین بەس برای بەڕێز باش بە مەنتەق با قسە بکەیت ئەگەر تۆ دەسەڵاتت نەبێت لە شوێنەکە چۆن توانای سزات هەیە تۆ سزا بە دەسەڵات دەیرێت چکە دەڵێن ئێستا لە سەدا چلووسەی داهاتینەوت کە پێشتر ڕێکەوتن کرا و دەڵێن نایەتەوە سلێمانی ئەو قسەی بەرپرسانی یەکێتیە بۆ نمونە زۆرترینەوە بەرهێنان لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە سنووری هەولێرکراوە بەرهێنانی ناوخۆی و بیانی بازەکە 30,000 کۆمپانیای حوتی لە سلێمانی بەشێکی زۆریان داخراون ئەوانی کە بازی زۆر دەدەن لە سنووری هەولێرن جارێ ئەو چلوسێ بە 57ەوە ڕێکوتنی ئەمڕۆ نییە خۆ یەشێتیش باشە زانانی ئەو ڕێکەوتنەکەی کراوە چۆن کراوە ئەمە یەک دووهام مەسەلەی کە تۆ وتە سەرۆکی حکوومەت مەسرور بەرزانی هیچ دەسەڵاتێکی نییە لەم دی و دێگەڵە معنایەوە خۆی و تیمەکەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە وەزیرە تەندروستیەکەی وەزیرە ناوخۆکەی وەکو تیم هیچ دەسەڵاتێکیان نییە لەم دی و دێگەڵە اینجا بۆیە ئەو برادرانەیەکێتی کە بەم نەوعە سەیری ئەو حکوومەتاکەن کە خۆیان تیا شەریکن کە سەرۆکی پەرلەمانی کوردستان لەوانە کە جێگری سەرۆکی حکوومەت لەوانە چەند وەزیرێکی بەڕێز لەوانە وەزیری پێشمەرگە لەوانە ئەگەر ئەم ئینتیباعیان لا دروست بووە خەڵکی کوردستان حەقی خۆیەتی لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێ لیان بپرسێ بڵێ زەحمەت نەبێت تۆ چیەکەی لە حکوومەتە پێت وایە دەبوو کوشابانەوە من بوومایە لە جایەتی خۆت بەرپرسێکی ئێستا من یەکێتی نیشتیمانی کوردستان بوومایە ئەم ئینتیباعم هەبوایە لەسەر مەسرور بەرزانی و لەسەر تیمەکەی پارتی باشە ئەموو کاکە منە کشێمەوە ئێستا دویدارەی تاخرە و کاتە دویدارەی تاوا دروست نابوو یاخۆ ئێستاش دویدارەی بڵێ بەڕێی دۆسا دویداری نییە من پرسیار لە تۆ ناکەم بگورە ئەبێت تۆ پرسیار بکەی بێگومان ئێستا کاکە گیان ئەزانی تۆ ئینسان بۆی کێشەیەک چارەسەر بکە ئەبێ باش دیراسی کێشەکەی کرد بێ نابێ خۆی هەڵخەڵەتێنێ ئێمە نابێ بترسین لەوەی کە بڵێن ئەمە دوو ئیدارەیە ئەبێ دوعا بکەین بڵێن خوای گەورە ئەم دوو ئیدارەیە بکە بە یەک ئیدارە ئێستا دوو ئیدارەیەشی تەواو لە هەرێمی کوردستان هەیە بەس ڕانەگەیەنراوە باش ئەی چارەسەرەکە چییە ئێستا مادام دوو ئیدارەی بێ ئەو خەڵکە لەو نەهامەتە بێ چارەسەرەکە چییە ئەزانی منم قسەیە کاکە منەزانم لە حیزبەکەی خۆما بە تەشید بەشێک لە هەواڵانم لەگەڵم نین باش بەڵام من قەناعەتم وایە چارەسەر بریتیە لەوەی کە بە تەواوەتی دوو ئیدارەکەیە ڕابگەێنرێ ئەمە ڕێگەی یەکەم باشە یان بیکەینەوە بە یەک ئیدارە ئێمەی شێتی چۆنە بێ بە یەک ئیدارە
ئەبێ ئێمەوەیشێتی ڕێبکەوین لەسەر ئەجندایەکی نیشتیمانی نەک مەسلحەتی حیزبی ئەبێت ئێمە سنگ و قورسایی بین بە ئۆپۆزیسیۆن چۆن ئەماکەین چۆن سنگ و قورسایی بە ئۆپۆزیسیۆن بۆی کە جارێک خۆت یەک بی ئێمەوەیشێتی لەبەری جێیشمان هەیە ئەوە قووەتێکی یاوینەتێ کە لای هێزەکانی تر نییە بۆیە ضرورە ئێمەوەیشێتی یەکبین و تەبابین بۆی بتوانین بەو یەکبوونەمان تەبان نەکبە بەبەستی سەرکوتکردنی لایەنەکانی تر بە مەبەستی متمانە پێدانیان کە ئۆپۆزیسیۆنێکی تەندروست بن لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتە خۆجیەکان لە ئەنجومەنی پارێزگا و ئەمانە و چاودێر بن بەسەرمانەوە ڕێگەی باشمان پیشان بن شتێکی باشمان کردوتیان پێمان بڵێن دەست خۆش ئێمەین مەسئولین لەوەی کە ئەم فەزایە دروستکەین کۆمەڵی ئیسلامی یەکگرتو بڵێن کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی حیزبی سۆشیالیست و حیزبی شوعی ئەو توانایان نییە ئەمە بکەن بەڵام ئێمە هەمانە بۆیە ئەبێ ئێمەوەیچێتی بە تەبایی خۆمان فەزایەکی سیاسی لە کوردستان دروستکەین کە هەم بتوانین حکومڕانیەکی هی تەندروستکەین لە کوردستان هەم بتوانین مەجالێ دروستکەین بۆ ئۆپۆزیسیۆنێکی تەندروست باشە کاتمان کەماوە چەند شتێک تر بە کوردی سەبارەت بە دۆخی سلێمانی پێدوێت ئەی ڕۆڵی پارێزگار چیە یاخود ئەنجومەنی پارێزگا لەم بار دۆخی کە دروست بووە دەبێت چ ڕۆڵێک ببینین ئاخر برای بەڕێزم خۆ جنابی پارێزگار هیچ دەسەڵاتێکی نییە و ئەنجومەنی پارێزگاش نیەتی هەواڵەوە بەکردە سەڵاتی نییە بە قەنەعەتی من لەگەڵ ڕێزم تاوان زۆر بۆ کاکەڤاڵ باشە تۆ کاتێ توانی گلەی بکەی لە محافزی سلێمانی بڵێ بۆ زەبڵ کۆ ناکەنەوە بۆ موشە تەوزیع ناکەن بۆ ناکەن ئەو کاتەی محافظ دەسەڵاتی محافزی هەبێ ئەمە یەک دووەم پارەی لابێ محافزی سلێمانی بە قەنەعەتی من دەسەڵاتی بەسەر هێزە ئەمنیەکانی سلێمانیە نییە محافزی سلێمانی دەسەڵاتی بەسەر خاڵە سنووریەکانە نییە هەتا بەسەر بەڕێوەبەرە گشتیەکانی محافزەی سلێمانیانێتی کە ئەوەی تەندروستیە ئەوەی پەروەردەیە ئەوەی نەزانم چییە بۆیە یعنی ئینسان ئەگەر بە وجدانەوە ئەبێ قسە بکەی هەموو گلەیەک بۆ ئادرسی بەڕێز کاک هەواڵ ئەبوو بەکر بێوجدانیە ئەبێ بچێ بۆ مەکتەبی سیاسی و سەرکرداتی شێتی نیشتمانی کوردستان ئەوان بەرپرسیارن چیرەکە مادەم بەڕێزە دەڵێ و دەسەڵاتی نێبێ اینجا ئەوە خۆی بەرپرسیارێک بە بۆچوونی خۆت بە بۆچوونی خۆم وڵی بڵێم چی نازانم ئەگەر بەڕێی من کاک هەواڵ یعنی سێرم لێت محافظ بێت و لەو وەزعەشا بێت و هەر لە شوێنی خۆشی بمێنێتەوە هەرچی ئەنجومەنی پارێزگاشەکە باسە کرد ئێمە میلەتێکین خۆی جیهانی سێم و شەرقی ئەوسەد بە تایبەتی وایە ئێمەش بەشێکین لەوە مەسەلەی بڵێم پەرلەمان و لایەنی چاودێری ئەوانە زعیفن بەعام لە شەرقی ئەوسەد اینجا بۆیە ئەو وەزعی محافظ بێت دیارە هینە وەزعی هین باشە لەسەر مەسەلەی غازەکە کێشە دروست بوو پێ دوای غازەکە لەسەر ڕێککەون پارتی وکێتی چووکاو سەرۆکیەکێتی ژووت بووی مەگەر بەسەر لاشەی مندا بۆری غازەکە ڕابکێشن ئەو پەیامی زیاتر بۆ پارتی بوو ئێجا قەیچەکە نابابای ئینشاڵە تەمەند درێژە بێ کاک باگەڵ تۆ قسەکەی وەڵێ بەڵێ نەنە ئینشاڵە تەمەند درێژە بێ و لاشەشی ناکەوێتە سەر عەرز و ئەمانە بەڵام من یەکشتی ترە لەم بەبرای خۆم مەسەلەی غاز بە تایبەتی لە دوای شەڕی ئۆکرانیا مەسەلەیەک نییە کە هیچێک لە سلێمانی یا لە بەسڕە یا لە تاران یا لە دیمەشق یا لە هەولێر بە تاقی تەنیا خۆی بڕیاری لەسەر باوە هەمووی زەرب و تەقسیم کات و بڵێ خۆمەی کەم ئەمە عیلاقەی بەسەر سیاسەتێکی عامی و زەی منطقەکە و هەموو عالەمەوە هەیە جا بۆیە ئەو شتێکی ئاڵۆزە ئەوە هەروە ئاسان نییە مەسەلەن یەکێک بڵێ من نایەڵم چی نایەڵی مەسەلە بەزەتوانەوە بکەن چی بکەن حکوومەت توانیەوە بکە بەبێ یەکێتی نیشتیمانی هەموو سیاست هەموو مۆزوعێک کە ڕەهەندی نیشتیمانی هەبێ نابێ هیچ حزبێ بە تەنیا بیکا و ئێمەش نیازی شتیوامان نییە باشە لەسەر مەسەری نەوتەکە بڵێن ئێستا هاتوتە بەرباس کە دادگای فیدراڵی پێشتر بڕیاری لێدا بوو باس لەوە دەکرێت ئەگەری بەکارهێنانی هێز بێ بۆ کۆنتترۆلکردنی بەتایبەتی و بیرانەی کە دەکەون ناوچە جێنا کۆکان ئەو مەترسی لەسەر نەوت هێرێمە یاخۆ دەگەر شتێکی وا ڕووبدا هەرێم یاخود بڵێن ئەوەنی سنووری پارتی بە فەرمی بە هێز وەڵام دەدرێنەوە من بڕوا ناکەم حکوومەتی عێراق ئەو غەڵەتە گەورەیە بکات حکوومەتی اتحادی
هێز بژوڵێنێ لەبەروی تۆ ئەگەر وەکو ئەگەرێک دایبێنین ئەو کاتە وەڵام دەبێت آخر بە عرزەکەم تاان تۆ وتارە لەسەر من بنووسی تا من شتیوان ناکەم بەنمونەی هێنمەوە من زۆر وتاریان لەسەر نووسی مە قسەشم نەکەم باش بەڵام کە وتاریان لەسەر نووسی تۆ بە وتار جواب بیتەوە کە گوڵیان تێگرتی گوڵیان تێگری بەڵام کە فیشە چمپیۆنە تۆ فیشە چمپیۆنی چۆن عێراق بێت هەرم دەتوانێت وەڵامێکی باشیە بێت لە ڕووی عسکەریەوە ئەی چی بکەین بڵێ فەرمونوەرن هەموو کوردستان داگیرکەین و ئێمە بۆ خۆمانەچینە بین بەلاجی لە ئێران و تورکیا چی بکەین چۆن شتیوا بێ نیشتیمانی خۆمانە خوا بە هەدیە کوردستانی یاوە بە میلەتی کورد ئەبێ وەکو چاوی خۆی بیپارێزێ کوونەوتەکە کە دەڵێن ئیدارەدانەکەی هاو بەش نیشتیمانی خۆمانە کاکە ئەچۆن برای بەڕێز خۆ ئێمە ینی ئێمە لە هەردوو حاڵەتەکەیە ئەگەر بەشێش بین لە عێراق حەقی خۆمانە ئەگەر بەشێکیش نەبین لە عێراق ئێلێمان گەڕن بابچین بۆ خۆمان بەزەومەتی هەستی پێ دەکەیت جەنابەت هیچمەچکە باز دەبکە و هێزی کە کۆکراوەتەوە لە سنووری شنگال و ئەوانە باز دەکرێت لە کۆبنەوەی سەرکرداتی پارتی جوتی دەنگۆیەکە بوو ئەمە بۆ بیرەنەوتەکان بێ بەتایبەتی بۆ عینزا لەو بۆری نەوتێرەوە شتیام نەبیست و شتیواژ لە سەرکرداتی ئێمە بەی جۆرە باز نەکراوە بەڵام منەواڵێم هەر کەسێک بەنیازی داگیرکاری وتعدا لە خەڵکی کوردستان هێز بجوڵێنێ بای ئەوەنە هێزی عسکەریمان هەیە کە بەڕووی بگۆستینەوە سوپاس بەدڵنیاییەوە سوپاس بۆ ئەمەدە بن کاگاریاسی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی لە سنووری پارێزگای سلێمانی هەڵە درستە سپاس دەکەم سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ